هەڵمەتکارێکم لەگەڵایە کە ئەویش بەڕێز شەم ڕزگار یەکێک لە هەڵمەتکارانی هەڵمەتی کاربۆکاری سپارکی هۆڵندیە کە بەو بابەتە هەستاون. سەرەتا ئەمەوێ پاش بە خێراتنت بۆ ستۆدەکانی کورسات ئەوم پێ بڵێ چی وای کرم راپۆرتە ئامادە بکەن بۆ بە گرنگتانزانی راپۆرتێکی لەم جۆرە ئامادە بکەن. سلااوتان لەبێت ئێوارەتان باش تاوان ئێمە هەر لە سرەتاوە کە دەستمان کرد بە ڕاگەاندنی ئەم هەڵمەتە یەکێک لە خاڵەکانمانەوە بوو کە باسی ڕێخستنەوەی کاری خۆبەخشی ماوە درێژمان کرد و لە سەرەتا لە سەررجەم کردە تایبەتی و حکومیەکانە باسمان کرد کە ئێمەمانە ئیش لەسەر بابەتێکی لەو شێوەیە بکەین بە خۆشحاڵیەوە تا ڕادەیەکی زۆر پێشوازێکی باشی لێکرا چونکە بوو بە شتێکی باو لە ناوچەکەمانە و لە هەرێمی کوردستانیش با ڕێژەیەکی زۆر بۆم بەستش ئێمە چوین دوو راپۆرتمان حازر کرد کە لە سەرەتای مانگی شەشەوە نزیکی 2 مانگ پێش ئێستا ئێمە ئەم راپۆرتانەمان تەسلیمی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرد لە هەمان کاتە تەسلیمی پەرلەمانی کوردستانمان کرد لە راپۆرتەکە لە یەکێکیانە کە تەسلیمی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان کرد باسی ئەوەکەین کە هانی سەرمایەدار و وەبەرهێنەری ناوچەکانمان بدرێ بۆ ئەوەی لە مقابلی ئەو بێکاری زۆری کە هەیە لە ناوچەکانە و لە هەرێمی کوردستان و وەکەزانین دامەزراندن لە ساڵی 2010 تام دقەیە نەماوە لە مقابل ئەوەیە کردە تایبەتەکان و سەرمایەدارەکان هەستن بە ئینتەرنەشی بۆ گەنجان بڕەخسێنن بۆی گەنجان تا ڕادێ لە کاری خۆبەخشی دوورکەونەوە و لە هەمان کاتا لە ڕێگەی و ئینتەرنەشیپەوە دوایەوە بتوانن ئەم گەنجانە ئیسپادان لێ بکەن و لە کردە تایبەتەکانە دابمەزرێن و ئیشی خۆیانە بێ کە لەم حاڵەتەیە ئەمە هەم ئاسانکاریێکە بۆ کردە تایبەتەکان کە گەنجی بە ئەزمونیان دەسەکەی و هەم ئاسانکارێکشە بۆ گەنجان کە بە ئاسانی کاریان دەست پێوت یان شارەزایەک دروستکەن لەو بابەتی کە خۆیانیانەوێ بۆ ماوەیەکی کاتی پاشان ئێمە راپۆرتێکمان حازر کرد بۆ ڕێخستنەوەی کاروباری خۆبەخشی کام راپۆرتە پێشکەشی پەرلەمانی کوردستانمان کراویژە نزیکی 2 مانگ پێش ئێستا بوو خۆشبەختانە ئەوانش راپۆرتەکە ئێمەیان بەدڵ بوو و راپۆرتەکە ئێمە ڕاستە و خۆ لە زاری خۆبەخشان خۆیانەوە ئێمە راپۆرتەکەمان داڕشت و ئیشمان لەسەر کردووە. راپۆرتەکەمە بەست ئەوەیە ئەتانوێ بگەن بە یاسایەک بۆ ڕێخستنەوەی کاری خۆبەخشی یا بۆچی داوتانەتە پەرلەمان. ئەمانەوە بگەین بۆی کە کاری خۆبەخشی سنووردار بکرێت لە هەرێمی کوردستانە ئێمە فۆکس گروپ دیسکشنمان کرد لە ناوچەکانی خۆمانە لەگەڵ خۆبەخشان کۆبووینەوە ویستمان بزانین کێشە و معاناتەکانی ئەوان چیە تا چەند لە ئەرک و ماف و بەرپرسیارەتەکانی خۆیان ئاگادارن کۆمەڵێک گەنجی زۆرمان کۆ کردەوە قسەمان لەگەڵ کردن پرسیارمان لێکردن ئایا تا چەند لە ئەرک و مافەکانی خۆیان شارەزان تا چەند ئەزانن ئیشەکانی خۆیان چێ وەسپی کارەکانیان بۆ ڕوونکراوەتەوە شێوازی کارکردنیان لە کردە حکومیەکانە چۆنە ئایا وەکو کەسێکی کارمەندێکی کە دامەزراوە ئیشەکەن یا تەنهاوەکو خۆبەخشێک ئیشەکەن ئەوەش ئێمە بەدەستمان گەشتووە تا ئێستا بەداخەوە داتایەکی تەواوەتیمان نییە لەسەر ڕێژەی خۆبەخشان ئایا ڕێژەی خۆبەخشان لە هەرێمی کوردستان چەندێکە بەڵام ئەوەی کە ئێوە چاوپێکەوتستان لەگەڵ خۆبەخشانە کردو پێتان وایە ڕێژەکەی زۆرە؟ بەداخەوە بەڵێ ڕێژێکی زۆر خۆبەخشی هەیە بە تایبەتی لە کردە تەندروستیەکانە کامە تا ڕادەیەکیش بۆتە بارگرانی بۆ کردی تەندروستی واتامە بەس کردی حکومیە بەڵێ کردی حکومی تەندروستی زۆرترین خۆبەخشیتیایە زۆرترین خۆبەخشیتیایە باشە خۆبەخشی لای خۆمان ڕەنگە تۆ باسی کردی تایبەتی شکرد ڕەنگە وا تێبگەن کە ئەبێ ئەم کەسە کاری خۆبەخشیەکە بێ و بڕوا لەسەر گیرفانی خۆی و هیچ پارەیەکی نەدرێتێ لە کام دیوە لە کەرتی حکومی و کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان هەستان بەوە کرد کە شوێنێک هەبێت لە بەرامبەر هیلاکی ئەو کەسە خۆبەخشەیە هیچ پارەیەکی نەداتێ؟ ئەوەی ئێمە لەم ماوەیە دەستمان کەوتووە هیچ خۆبەخشێک هیچ بڕەپارەیەکی نادرێتێ شایستەیەکی دارایی نادرێتێ لە مقابلەوە بۆتە هۆی بارگرانی بۆ سەر خۆبەخشەکان لە هەردوو کەرتەکە گشتی و تایبەتیش هەردوو کەرتەکە لە بەرەوەی خۆبەخشەکان خۆیان ئەچنە و شوێنانە داواکن کە لەوێکو خۆبەخشە ئیشکەن ئەمە ژووک ئیستیغلالکردنێکی لێ بۆ خۆبەخشەکان ئەوەی دەست دێمە کەوتووە ڕێژەی خۆبەخشی ئافرەتەکان کچەکان زیاترە لە ڕێژەی پیاوەکان بەهۆی نەبوونی کارێکی جێگیرەوە یاخود هەنێکیان کە ئەڵێن ئێمە بۆ وەرگرتنی ئەزمونە ڕووی یاخود ببوونەوە پروپاگەندەی کە بڵاو بووتەوە چەند ساڵێکە کاڵێن لە کاتی دامەزران ئەو کەسانێک کە چەند ساڵێکە کاری خۆبەخشیان کردووە لە پێش کۆمەڵێک کەسی ترەوەن بۆیە ئەمەوەکو ئیستیغلالکردنێکی لێ هاتووە ئەو ئێمە لە خۆبەخشەکانیش گوێمان لێ بوو ئەوە بوو کە هەنێکیان شێوازی داوامکردنیان وەکو کارمەندێکی حکومی داوامەکات ئەبێ لە کاتێکا کە خۆی ناتوانێت ئەو ڕۆژە ئامادە بێ کەسێکی تر لە شوێنی خۆی دابێنێت تا ڕادێ ئیستیغلالکردنێکی واتە لە ڕووی ئەرکەوە وەکو کارمەندێکی هەمیشەیی مامەڵی لەگەڵاکرێ هیچ مافێکیشی نییە ئەم بازاڕی کاری خۆبەخشی بەگشتی ئەگەر باسێکی بکەین لە هەرێمی کوردستان ئێوە بە جۆرەیەوەی پێگەیشتون بازاڕێکی خراپ و شڵەژا و
ناڕێکخراوە یاخود دەکرێ بڵین تا ڕادەیەک بازاڕێکی باشە بەس ئەبێ باشتر بکرێت. ئەکرێ باشتر بکرێت ئەو بازارە زۆر باشن کە خۆبەخشان بتوانن ئیسپادەی لێ بکەن. ئێمە ئەو خۆبەخشانی کە لێرە لە راپۆرتەکە باسیەوەکەن کە ڕێخستنەوەی کاری خۆبەخشی ماوە درێژ بکرێت ناڵی خۆبەخشی بەی شێوەیە نەمێنێ لەبەرەوەی لە مقابل یا کاتێکارێکی خۆبەخشیەکەی کۆمەڵێشتی باشی دەستەکە داوای چیتان کردووە بۆیان بۆ داوای ئەومان کرد کە بەڕێوەبەرایەتیان بۆ دامەزرێت کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێ وەستفی کاری خۆبەخشان ڕوون بێتەوە لە هەمان کاتا شایستەیەکی دارایانی هەبێت لە بەرامبەر هاتوچۆ و خواردنیان و ئیستیغلال نەکرێن کاتێک کێشەیەک یاخود شتێک ڕوو ئەدا لەنەو کەرتێکیشی بۆکە بزانێت چۆن دەنگی خۆی بەرزەکاتەوە بۆ سەر و خۆی تاوەکو ئێستایش فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەک نییە کە لەسەر مافی خۆبەخشان بێتە وەڵام ئەگەر لە شوێنێکا کێشەیەکە بێت بۆیە داواتان کرۆ بەڕێوەبەرایەتێک دروست بەڵێ تا ئێستا شتێکمان دەست نەکەوتەوە هیچ بەڕێوەبەرایەتێک کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێ بۆ ئێمە لە راپۆرتەکە باسیەوەمان کردووە و بە خۆشحاڵیەوە ئەندام پەرلەمانەکان راپۆرتەکان بەدڵ بوو و ئێستاش ڕێکخراوی CDO گەشەپێدانی مەدەنیەت وەکو پرۆژه یاسایەک ئیشی لەسەرەکەن و بە شێوازێکی یاسایی لیژنەیەکیان بۆ پێگەناوە بۆی بەرزیکەنەوە لە کاتی کارەبوونی پەرلەمانی هەوڵەکانیەوە بگا بە دەرکردنی یاسایەک بۆ ڕێکخستنەوەی کاری خۆبەخشی CDO بەو کارە هەستاوە لەبەر ڕۆشنایی راپۆرت و ئەوەی کە ئێوە بناغەیەکتان بۆ ئامادە کردووە. CDO هەستاوە بە ڕێخستنی پرۆژە یاساکە بە زمانی عەرەبی بە شێوازێکی یاسایی دایاڕژنەوە لە کاتی کارەکردنەوەی پەرلەمانە ئیشی لەسەرەکرێت کە بکرێت بە پرۆژە یاسایە کامشتە ناپێویستی بە دەنگی پەرلەمانتارەکە بکرێت بە پرۆژە یاسایەک و یا پێشنیازی پرۆژە یاسا لە مقابل ئێمە وتمان ئەگەر نەکرێت بە پرۆژە یاسایەک وەک ڕێنمایی لەسەر دام و دەستگاکانە بڵاو بکرێتەوە بۆی چیتر خۆبەخشان ئیستیغلال نەکرێت. ئەوانی کە کاری خۆبەخشییانە کرد ئێوە چوونە لایەن سەررجەمیان گەنج بوون؟ بەڵێ زۆربیان گەنج بوون ئەو گەنجانی کە دوای زانکۆ تەخەڕوجیان کردبوو لەبەر بوونی کارێکی جێگر لە ناوچەکانە نەبوونی کارێکی جێگر. ئێوە چیتان هەیە بۆ ئەوەی کە گەنجانی خۆبەخش گوێتان لێ بگرن هیچ ڕێنمایەکتانەوە ئێوە پێگەیشتون شتێک کە پێویست کا بەوان بڵێن کە چاوکراوە بن یا ڕێنمایەک بێت؟ ئێمە ئەڵێن کاری خۆبەخشی بکەن بەڵام کاری خۆبەخشی بۆ وەرگرتنی ئەزمون بکەن نەگەوەی کە ئیستیغلال بکرێت یاخود بۆ ماوەیەکی درێژ و دیسان ئێمە لە راپۆرتەکە ئاماژەشمان بەوەدا ئەو گەنجانی کە ماوەیەکی زۆرە کاری خۆبەخشیان کردووە ئێمە ئەوەی ئاگادارن کۆمەڵی گەنج هەبوو کە ماوەی 7 ساڵ زیاتر بوو کاری خۆبەخشیەکە لە دام و دەستگا حکوومیەکانە ئەو گەنجانە پێش لە کاتی دامەزراندا لە پێشنەی کۆمەڵی گەنجی ترەوە بوون بۆ دامەزراندن. ئەوشی کە تۆوتر ڕێژەی خۆبەخشان زیاتر لە ڕێگەزیمێ بوو. بەڵێ باش. ئەوەی کە باسێکی بە خێرایی ئەو کاتەکەمەی کە هەمانە باسێکی هەڵمەتێکی خۆتانم بۆ بکە هەڵمەتی کار بۆ کار بۆچی دەستی بەکار کرد و دەتانوێت بگەن بەچی؟ طبعا هەڵمەتی کاربووەکان نزیکی 8 مانگ زیاترە کە لە ناوچەکانی هەڵەبجارانیە چەمچەماڵ دەستی بە ئیشەکانی خۆی کردووە. ئێمە سێکتەرمان دیاری کردوکەیشان لەگەڵا بکەین یەکێکان کەرتی حکوومەت بوو بۆ ڕێخستنەوەی کاروباری خۆبەخشی کە هێشتا ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەین و بەردەوامیشەبین تا ئاگینە ئەنجامێکی دیاریکرا و دەستکەوتەکانمانە بینین و بە خۆشحاڵیەوە لە هەفتەی ڕابردووە ئەو دەستکەوتەمان بینی کاتێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نووسراوێکی دەرکردبوو. یەکێکتر لە ئیشەکان ئێمە لەگەڵ زانکۆکانایە کە ئەوانش بتوانن CDC زانکۆکان ئاگادار بکەینەوە لە هەمان کاتا خۆبەخشان گلەی ئەویان هەبوو کە ئاگاداری CDC زانکۆکانین بۆ ئەوەی ئینتەرنەشیپیان بۆ بڕخسێنێ لە کاتێکا بێ بۆ بازاڕی کار ئامادەیە. بەڵێ پرۆگرامی زانکۆکان بە شێوازێکی لێ بکرێت کە خوێندکار لە ماوەی 4 ساڵی زانکۆیە بزانێت چۆن لە بازاڕی کارە خۆیە دۆزێتەوە و ئیشێکی تریشمان لەگەڵ کردە تایبەتەکانەوە بوو کە بتوانن ئینتەرنەشیپ بکەن بە شتێکی کللتوری و عادەت لە ناوچەکاندا بۆی گەنجان پەنانە بەنە بەرکاری خۆبەخشی بێبوونی شایستی دارایی. شەم ڕزگار هەڵمەتکار زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس.